بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. بەڕێزان خۆشەویستان، لە زنجیرەی 11 بە خزمەت ئێوەی بەڕێزەگەینەوە لە ژێر ڕۆشنایی کتێبی بەرنامەی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم بۆ پەروەردەی منداڵ. بەڕێزان خۆشەویستان، لەو زنجیرەیە باسی چەند قۆناغێک دەکەین، یعنی پەروەردەی منداڵ دەکەینە چەند قۆناغێک. هەر قۆناغێک چ شتێک گونجاوە لەگەر ئەو منداڵە بەکار بهێنرێت. لەبەروی کامە باسی من پەروەردەی منداڵ دەکەین، پەروەردەی منداڵ بەڕاستی یعنی ئەو منداڵە بە چەند قۆناغ دەڕوا. تەمەشا دەکەی بزانە تەمەشا بکە. قۆناغی سەرەتایی لەدایک بوون هەتا 6 مانجی، لە 6 مانجی هەتا 2 ساڵی، لە 2 ساڵی هەتا دەگاتە 4 ساڵ و 5 ساڵ. اینجا قۆناغی هەرزەکاری حتا دەگاتە 20 ساڵ 21 ساڵ ئەو منداڵە. ئایا لە بۆ هەموو ئەو قۆناغانەی منداڵ یەک ئوستوب بەکاردێ؟ نا، دەبێ شێوازەکانی پەروەردەی منداڵ، شێوازەکانی گۆشکردنی ئەو منداڵە جیاواز بێ. نابێ منداڵێک کە تەمەنی 2 ساڵە هەرس و کەوتەی لەگە بکەی وەکو 6 ساڵی و 10 ساڵی و 15 ساڵی. منداڵێک کە تەمەنی 15 ساڵ 17 ساڵ 18 ساڵە هەرزەکارە، نابی هەرس و کەوتەی لەگە بکرێ. زۆر منداڵانە یان لە خۆی گەورەتر لۆیە ئەو خاڵە زۆر مهمە. ئەو برین بزنجیرێ بابەتە باسی استخدام الأساليب حسب مراحل الطفل، واتە بەکارهێنانی هۆکار و شێوازەکانی پەروەردە بە گوێرەی قۆناغەکانی منداڵ. یەکێ لە قۆناغەکانی منداڵ ئەمە باسمان کرد، قۆناغی کۆرپە لە ئەوەل ناوزجی دایکیتی ئەوە جیایە، بەڵام لە دوای لە دایکبوونی منداڵ تەمەشا دەکەی لە قۆناغی لە دایکبوون هەتا 6 مانگ ئەو قۆناغە منداڵ هەست و شعوری نییە، یعنی حتا دایکشی ڕەنگە زۆر بە زەحمەت دەناستەوە. لە تەمەنی 3 مانگ و 4 مانگ بەو لاوە ئەو هەست دەکە ئەوە داشتی کە دایکی زۆر لی نێزیکە. لێ زیاتر لە قۆناغی ساڵی یەکەم کە منداڵ دەزانی ئەوە دایەیە ئەوە بابەیە، لەوێن دەڕا دەست پێ دەکات. لەو قۆناغە لە قۆناغی بێبرین 1 ساڵی، قۆناغی 1 ساڵی هەتا ئەو منداڵە دەبتە 2 ساڵ قۆناغێکی زۆر ناسکە. بەس پێویستی بەچی ئەو منداڵە؟ پێویستی بە دەربڕینی عەتف و حەنان و خۆشەویستی دایک و باوکە لە بۆ ئەو منداڵە. ئەگەر ئەو منداڵە زمانی نییە، ئەو منداڵە هیچ هەستێکی نییە، شعوری نییە بە تشتی دابشتێ، لێ لەو قۆناغەدا ئەوەی کە زۆر گرنگە لە بۆ ئەو قۆناغە لە باوشگرتنی منداڵ، بۆنکردنی منداڵ، ماچکردنی منداڵ. ئەو یعنی قۆناغە زۆر مهمە، ئاگاداربوونی منداڵ لەو قۆناغی 2 ساڵی. لێیە زانایان قۆناغەکانی پەروەردەی منداڵیان بەگشتی کردە 3 قۆناغ. دەڵێن لاطفوا ئەولادەکم 7، یعنی لە تەمەنی لە دایکبوونی منداڵ کە هەست دەکاوچی گوتمان هەتا قۆناغی 7 ساڵی لاتیفو پێویستە لەسەر دایک و باوک واتە گەمە و گاڵتە و گەب بکەن لەگە منداڵەکان، ئەوەی کە ئەو منداڵ دڵی خۆش دەبیتن. بزانە هەموو شتەکەن زیاتر ڕەفاهیەت و خۆشی و دەربڕینی شتی خۆش لە قسە لە هەرس و کەوت لە هەموو شتەکان. وەئەدیبوه 7 لە 7 ساڵی هەتا 14 ساڵی قۆناغی پەروەردەکردن و تێگەیاندن و شارەزاکردنی ئەو منداڵەیە. بزانە قۆناغی فێربوونە. لێ منداڵی لە 7 ساڵی دەستە قوتابخانە. لە برێندەکە 14 ساڵ لە بۆ 21 ساڵ کە قۆناغی هەرزەکاری و گەنجایەتی و لاویەتیە، ئەو قۆناغە دەڵێ ڕافیقوه، هەوڵ بدە ببیە برادەری کوڕەکەت کچەکەت. زۆر میهمە. لێرە دەبزانە ئێمە قۆناغێکمان هەیە لەو قۆناغانە، قۆناغی منداڵ گوتمان لە 1 ساڵی تا 2 ساڵی، ئەوە بەس ئەو منداڵە پێویستی بە خۆشی و ڕوودان و ماچکردن و لە باوشگرتە. ئەو خاڵانە زۆر میهمە بەڕاستی بەکار بێ لەگەر منداڵ. خاڵی دووەم، قۆناغی دووەم،
قۆناغی 2 ساڵ هەتا 4 ساڵ، قۆناغی 2 ساڵ هەتا 4 ساڵ. ئەو قۆناغەش بریتە لە قۆناغێک یعنی هەندێک شتی بەسیط فێری منداڵ بکرێ، وەکو زمانی دایک و باوک، زانینی شتەکان. مەسەڵەن لەو قۆناغە دایک و باوک قۆناغی عەتف و حەنانە، دەربڕینی سۆزە لە باوەشگرتنە، بەڵام لەگەر ئەوەی مەسەڵەن لۆ نمونە هەندێک کەلیماتی بەسیط، هەندێک شتی فێر بکرێ. ئەو منداڵە لەو قۆناغە مەسەڵەن لەعابەتی هەیە فێری دروستکردنی شتەکان بکرێ. مەسەڵەن منداڵە کچۆڵەکە لەعابەتی هەبی لە بووکۆکە لۆ حتا خۆی پێ بخافرێن یەک دووەمیشتیش ئەو منداڵە لەگەر ئەو گەمەکردە مێشک و هزری بەقووەت دەبێت. کوڕە هەندێک لە عابەی سیارۆکە و ئەو بابەتانەی هەبیتن میکانۆیە، دروستکردنی خانیە، شتە ئەوە بەڕاستی قۆناغێکە زۆر میمە. لەو قۆناغەدا ڕاستە منداڵ بچووکە، بەڵام دەبی فێری هەندێک شتیش بکرێ. مەسەڵەن لۆ نمونە ئەو منداڵە لەسە سفرەدانان، پەروەردەکردن، مەسەڵەن مڵاگرتن، بەدەستی ڕاز ناخواردن، ئەو وردانە مەسەڵەن بسم الله کردن کە لە سەرەتای ناخواردن، کوڕی خۆم کە نانت خوارد هاتیە سفرەی دەستی خۆت بشۆ. ئەو شتانەی کەوا پەروەردەیەکی یعنی زەحمەتی تێدا نییە، پێویستی بە وەرگرتنی مێشگنی شتەکان لە بەرکا و لەبەری کاتن، مەگەر هەندێک شتی بەسیط، مەسەڵەن فێرکردنی ناوی خوا، مەسەڵەن بۆ نمونە فێرکردنی ناوی پێغەمبەر صلی الله عليه وسلم، فێرکردنی مەسەڵەن ناوی 4 خەلیفە ڕاشیدینەکان، مەسەڵەن لۆ نمونە فێرکردنی هەندێک لە سوڕەتە بچووکەکان وەکو ئینا ئەعطەیناکە الکەوثەر، سوڕەتی عەسر. ئەگەر منداڵێک بیتن بەڕاستی بتانی ئەو شتانە وردە وردە فێری ئەو شتە گرنگانەی بکەی. ئەوە قۆناغی دووەم. قۆناغی سێیەم لە 4 ساڵ هەتا 7 ساڵی. ئەو 4 ساڵ لۆ 7 ساڵ قۆناغێکە، یعنی لەو قۆناغیتە عادەتەن منداڵ دەچێتە باخچەی ساوایان لە دەوائری حکمی. طبعا لەوێن دەریش ئەو منداڵانە فێری چ دەکرێ؟ مەسەڵەن لۆ نمونە هەندێک شتیان پێدەدرێ، بەڵام بەبێ نووسین و بەبێ ئەوەی کە ئەو منداڵە شتەکانیان پێ لەبەر بکرێ، بەس تەنها دەیان دەنێ. زیاتر بینین ڕۆڵی دەبی لە بۆ ئەو منداڵانە، گەمەی دەستی ئەو بابەتانە، هەندێک زاراوە فێری ئەو منداڵە دەکرێ، هەندێک جاری و هەندێک شعر هۆنراوی جوان، شتی بەسیط لە شارازا بوون. لەو قۆناغا زۆر بیمە لەو قۆناغەدا منداڵ پیسی و پاکژی لێک جیا بکاتەوە. ئەو شتە پیسە، ئەو شتە خاوێنە. ئەمە بزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان لە خانوەکدا لە غورفەخانی یەک قەسپی سەدەقەی تێدایە، زەکات، بەیت المالی موسڵمانان. لەو کاتدا قەسپەکان دەبەخشنەوە، چەندن کە قەسپێک لەو گۆڕە یەکەوی. حەسەن یان حوسەین لەگەڵ پێغەمبەری خودایە صلی الله عليه وسلم دنکە قەسپێک هەر دەگرتەوە بیخوا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە زمانی ئەو منداڵە فەرمووی کخ کخ. منداڵ ئەگەر شتێک پیس بی چ دەرەی؟ کخ کخ. فەرمووی پیسە پیسە کخ. خۆ مەقسەدی ئەو نییە قەسپەکە پیسە یعنی شتێکی خراپە. فەرمووی ئەما تعلموا أن آل البيت لا فەرمووی ئایا نازانی ئێمەی ئال البەیت لەوەمان دروست نییە ماڵی سەدەقە بخۆی؟ بزانە بەو شێوەیە منداڵ یعنی وای کرد کە ئەو منداڵە لێ ئەو قۆناغە زۆر مهمە. مەسەڵەن کوڕی خۆم پێش ناخواردن دەستت بشۆ، کە لێ بیەوە دیسان جارش کە دەستت بشۆوە، پیس و پاکژی برین بزانیتن شێوازی مەسەڵەن لۆ نمونە. ئەوە پەروەردەی قۆناغی سێمە. قۆناغی چوارەم لە 7 ساڵی هەتا 10 ساڵی، لە 7 ساڵ هەتا 10 ساڵ. لەو قۆناغەدا منداڵ دەسێتە قوتابخانە، سەرەتای وەرگرتن لە 7 ساڵ دەست پێ دەکاتن. وەرگرتن وەکو عیلم، وەکو زانست. مەسەڵەن لۆ نمونە زانستی بیرکاری کەوا لێکدان و کەمکردن و ئەو بابەتانە، خینەوە، ناسینەوەی پیتەکان. ئەم بزانە قۆناغی پێدانی بناغە و شتە سەرەتاییەکانە. لەو قۆناغەدا لە قۆناغی 7 ساڵ هەتا 10 ساڵی بەڕاستی زۆر مهمە. منداڵی مەرحەلەی برین قۆناغی سەرەتاییە لە بۆ منداڵ فێری مەسەڵەن نووسین بکرێ،
فێری شتە باشەکان بکرێ فێری هەندێک خوڕەوشت مەسەلەن لۆ نمونە لەو قۆناغەدا یەک لەو خاڵانێک کە زۆر مهمە فێری نوێژ فێر بکرێ و داوای لێ بکرێ نوێژ بکە مڕوو ئەولادەکم بالصەڵاتی وهم ئەبناء سەبع پێغەمبەر دەفەرموویە صلی الله عليه وسلم داوا بکەن لە منداڵەکانتان نوێژێ بکەن لەو کاتەی تەمەنیان 7 ساڵانە لۆ پێغەمبەر داوا دەکا صلی الله عليه وسلم لە تەمەنی 7 ساڵی منداڵ فێری نوێژ کرێ لەو مەرحەلە لەو قۆناغە دەتانی شت وەگری ئەوە یەک دەتانی هەندێک شتی بەسیط ئەنجامدا وەکو ڕکوع و سەجدە و ئەو کردارانە لۆیە لەو قۆناغە ئیستیعاب یعنی وەرگرتنی ئەو شتەی لە مێشکدا دەتانی شتەکان وەرگری و لەبەرکە لۆیە کەواتە لەو قۆناغەدا دەبی منداڵ فێری نوێژ بکرێ قۆناغی 7 ساڵ هەتا 10 ساڵ ئەو قۆناغی بەس پێگوتنە پێدان وەرگرتن بزانە قۆناغی 7 ساڵ لە بۆ 10 ساڵ قۆناغی شترمان هەیە قۆناغی پێنجەم لە 11 ساڵ هەتا 13 ساڵ پێی دەوتری غولام لە مستەڵەحی برین قورئان و سونە هاتووە ئەو قۆناغە لە 11 ساڵی دەکە هەتا 13 و 14 ساڵ ئەو قۆناغە ئەوە بیدایەتی گەنجایەتیە قۆناغی برین دەکا داخل بوون لە بۆ قۆناغچکە دەگوازرێتەوە حتا لە دام و دەستگا فەرمیەکانی حکومەتیش لەو قۆناغەدا قوتابی دەبتە پۆلی 5 6 سەرەتایی حتا دەگاتە پۆلی 8 و 9 ئەو قۆناغە زۆر هەستیارە بابەتە زاراوەیەکانیان پێ دەڵێن مەسەلەن لەزمە لە قۆناغی ئەوەی دێ یعنی فێری مەسەلەن ڕێزمانی عەرەبی ڕێزمانی کوردی ڕێزمانەکانی زمانی ئینگلیزی و ئەو دەستەواژە و ئەو هاوچێشانەی کەوا پێویستە لە بیرکاری دەدرێتە منداڵ یعنی قۆناغەکەی بەسەر کەت بزانە ئاستی مێشتی زیاتر کراوە ئەو منداڵە لۆیە دەبیشتی زیاتری پێ بدرێ لۆیە لە پەروەردەی دینیش لەوێن دەڕا دەبی منداڵ لە دوای 11 ساڵ دەبی زیاتر داکۆچی لێ بکرێ لە مەسەلەی نوێشکردن حتا لە بەڕۆژی بوون کە ئەمە نوێش قیاسە بابەتی ڕۆژیش هەروایە لە تەمەنی 7 ساڵی منداڵەکە گە بەڕۆژی بوو نابی ڕێگری لێ بکرێ حتا ئەگەر وابی مەسەلەن لۆ نمونە منداڵەکە عەز دەکە بەڕۆژی بی کاتی خۆی شتێکی زۆر جوان هەبوو لە ناو کوردەواری خۆمان منداڵەکە بەڕۆژی دەبوو هیچی نەدەخوات تا نیوەڕۆیە لە نیوەڕۆیێ زەمەنانێکی لۆ عاز دەکرد دایکەکە نانی دەدایێ دەیگۆ تاو ئەو ڕۆژەبان نیوەگرت لە بە ڕۆژی دوایی لە سبەینی نانی دەخواتە نیوەڕۆیە لە نیوەڕۆ هەتا ئێوارێ ئەو منداڵە بە ڕۆژی نەدەبوو ئینجا داکە دەیگو ئەو دوو ڕۆژە لۆ گرێ دەدەم بزانە ئەوە پەروەردەی گەلت جوانە ئەو منداڵە بەجێرەی توانای خۆی دان بە ڕۆژی بووە بزانە لە 10 ساڵ دەبی مەحاولە بکەی منداڵەکە ناوە با بە ڕۆژ بە تایبەت ئەگەر ڕۆژگارەکە ڕۆژگارێکی کورد بوو زۆر گەرم نەبوو قەینە لەو ڕۆژگارانی زۆر گرانە زۆر گەرمە زۆر ڕۆژ درێژە ڕەنگە تەئسیل لە منداڵ بکە بەڵام لەو ڕۆژگارانی ڕۆژ کورتە دەتانی دایک و باوک لە تەمەنی 10 ساڵ لە بۆ 14 ساڵی وردە فێری ڕۆژیان بکەن یعنی ئەگەر هەموو ڕۆژەکانیش نەگرن ڕۆژێک نا ڕۆژێک 2 ڕۆژ جارێک مەسەلەن ئەوها منداڵەکە ئەگەر 10 ڕۆژ 15 ڕۆژی بگریتن لەو مانجڕە ئەو دەقی پێدەگری نوێژەکان دەبی زیاتر چاوی لێ سۆر بکرێتەوە زیاتر دەبی دایک و باوک متابعی منداڵی بکە برادری چییە لەگە چێ لە دەردەستی لەگە چێ هەرناستی بچی سەردانی قوتابخانە بکە لەگەر چۆنە هەست و کەوتی کە بەداخۆ بەڕاستی خەڵکەکی زۆر ئەولایانیان فەرامۆش کردیان قۆناغی شەشەم لە ئەو قۆناغی کە گوتمان قۆناغی بە شەشەبە قۆناغی گەنجایەتی ئەویش ئەوەیە بزانە کە دەڵێ لە قۆناغی 14 هەتا 21 قۆناغەتی ئەو 7 ساڵە 7 ساڵی بزانە پێدان وەرگرتن و هەروەها هەرس و کەوت لەگەکردن ئەو سێ خاڵ زۆر میمە یعنی دەبی جێ ڕابگری لە منداڵەکەت ئەوە یەک داواکاریەکانی لۆ جێبەجێ بکەیت ئەوە خاڵێکی زۆر میمە خاڵی دووەم قسەی لەگە بکەیت ئەتوو قسەی لەگە بکەیت خاڵی سێەم کە زۆر میمە
وەکو برادر هەست و کەوتی لەگە بکەی پیاسی لەگە بکەی یاڵە کوڕم پێکەوە بابچین مەسەن سەردانشی دەکەین دەچینە تازیەکی دەستێ مارێ مامت لەگە خودت بیکە ڕەفیق پێکەوە ئەو قۆناغەی چاردە لە بۆ 21 خاڵێک زۆر میهمە دایک و باوک گرنگی پێ بدەن گفتوگۆکردن جێڕاگرتن لە منداڵەکەت بزانە معاناتی چییە کێشەی چییە ئەگە کچە ئەگە کوڕە لۆ نەکس بینێت کە ئەو مەرحەلە و قۆناغێکی زۆر هەستیار و گرنگە ئەو گەنجە هەست بە خۆی ناکە ڕەگە بکەوتە ناو کێشە و هەڵەیەکی زۆر گەورە لێتی بشارتەوە کاتێک پێی بزانی کار لە کارترازایە کچەکەتە علاقەیەکی بێشەرعی دانێت چکە ئەو قۆناغە قۆناغی هەرزەکاریە قۆناغی هەرزەکاری عەقڵ گەشەی نەکردێ بە تەواوی بەڵام لاشە ماشەڵڵە زۆر گەورە بووە تەماشای خۆی دەکا وەچی ئەوەی سارەیەکی دیسانی زۆر گەورە مەچینەی لادەچی بێخێسەرێ مەچینەی بەڕازیلێکی بێخێسەرێ سارەیەکی مۆدیل 2025 مەچینەی ساڵی 2000 لەسەربی ڕازە بۆدیەکەی زۆر گەورەیە بەڵام مەچینەکەی تحملی ئەو لاشەی ناکە لێیە مەرحەلەی هەرزەکاری بزەبت وایە عەقڵ و مێشتی تەواو نەگەیشتە عەقڵ و مێشکەچی تەواوی پیاوەکی گەورە بەڵام تەماشای لاشەی خۆی دەکا بستێک لەسەر بابیتی بستێک لەسەر داچیتی خاصە منداڵی ئێستا ماشەڵڵە زوو هەرەدەن و لاشەیان زوو گەورە دەبیتن لێ ئەو قۆناغە زۆر میهمە یعنی گفتوگۆکردن بە ناوی جوان بانکردن یان ئەها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە عەبدوڵای کوڕی ئیمامی عەباس دەفەرمێ یا غولام ئینی ئوعەللیموکە کەلیماتی دەفەرمێ ئەی ڕۆڵە گیان هەندێک کەلیمەت فێر دەکەم لێم وەگرە احفظ الله يحفظك بابەتی عەقیدە زۆر میمە ئەگە دەتەوێ منداڵەکەت بەڕاستی منداڵێکی ڕاست و دروست بی وردە لەسەر عەقیدە پەروەردەیکە بەجێرەی تێگەیشتنی خۆی ئەوە بەڕاستی ئەو خاڵە زۆر گرنگە کە منداڵ ئەگە بەڕاستی هەستی بە ڕقابە و چاودێری خوای گەورە کرد بەخوای لۆ ناو ئاگریش بچی هیچ لێی بەترسێ لۆیە چونکە خوای لەگەرە ئەو خاڵە زۆر مهمە بە کورتی ئەو 6 خاڵە دەرەینەوە یەکەم خاڵی 1 ساڵی هەتا دەگاتە 2 ساڵ خاڵی 2 ساڵ لە بۆ 4 ساڵ لە 4 ساڵ یعنی قۆناغی 4 ساڵی لە بۆ 7 ساڵی لە 7 ساڵی لە بۆ 10 ساڵی لە 10 ساڵی هەتا 13 ساڵی لە 14 لە بۆ 21 ئەو 6 قۆناغە 6 قۆناغی زۆر گرنگە ئینسان هەر قۆناغی دەی بە ئاستێک منداڵەکەت پەروەردە بکەیت جورعەیەک بەشێک لە پەروەردەکردنی ناسینی خوای گەورە لەسەر ئاستی عەقلی خۆی پێی بدەیت هەندێک جار پێویستی بێ داخلی خۆ لە چی بکەیت لۆی کەوە بە تەواڵی فێری خواناسی و بابەتە گرنگەکانی زانست و زانیاری ببیتن دەپاڕین لە خوای گەورە عاقبەت خێرمان بکە خوای گەورە منداڵەکانمان صالح بکە خوای گەورە ئەوەی منداڵی پێ نەداوە منداڵی صالح و باشی پێ ببەخشی وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين